ڕاستەوخۆ بڕیار عەلی لە ستۆدیۆ لەگەڵمانە کە بە ڕێزیان لێپرسراوی هونەری چالاکی پەروەردەی شار باژێڕن و گفتوگوی زیاتر لە سەر بابەتی ئەم فێستیڤالە دەکەین. بڕیار سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس. یەکەمین فێستیڤاڵی کورتە فیلمی پەروەردەی سنووری شارباژێر چۆن بیرتان لێ کردەوە و چۆن سەرچاوەی گرت؟ سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ کورساتی عزیز. لە ڕاستی ئەمە بیرۆکەی بەڕێز مامۆستا لەتیف بەڕێبەری پەروەردەی شارباژێرە کاتێک کە بەیەکەوە دانیشتین ئەم بیرۆکەی کە باس کردوتی حەز دەکەم کێشە و مشکیلەکانی قوتابخانەکان بکەین بە کورتە چیرۆک یان بکەین بە فیلمی کورد قەینە ئەگەر کوالێتی نەبێ، ینی تەکنیکەکانی سینەمای تیان نەبێ. بەڕاستی کە بۆ منی باسکە من تۆزی قورسە یەکەم جار کە تۆ باسی ئەماکەیت خەیاڵە بۆ کامێرێکی باشە چێ، بۆ بوومێکی باشە چێ، ینی بۆ مۆنتێرێکی باشە چێ. هەستم کە ئەمە قورس بێ، بەس کارەکە زۆر ئاسان بوو کە ئێمە توانیمان لەگەڵ مامۆستایانی هونەری سنوورەکە کۆبینەوە ئەم پرۆژێمان تەرەح کرد بەیەکەوە لەگەڵ مامۆستا لەتیفا. وتمان کێشە و مشکیلەکانتان ئەتوانن لە ڕێگەی مۆبایلەکانتانەوە ئێمە خۆمان هاوکارتان نەبین، لەگەڵتانە ئەبین. ئەم ئیشانە هیچی بڵین دەقێک نییە ئیشی لەسەر کرابێ. لەگەڵ مامۆستاکانە کۆبووینەوە کە کێشە و مشکیلەکانمان بتوانین بکەین بە کورتە فیلمێک لە ڕۆژێک لە ڕۆژەکانە بداینین و ئەرزیکەین بۆ ئەوەی کە بتوانین بەرپرسانی پەروەردەی ئەم کێشە و مشکیلەی لە ڕووی کورتە فیلمەوە بگەێنین پێیان، کە ئەمەش شێوازێکی هونەری جوانە بێ. بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەو مامۆستانی کە پرۆژەکەیان قبول کرد و حەزیان لە پرۆژەکە بهاتنە پێشەوە 13 کارمان بەرهەم هێناوە. ئیشەڵا لە 23 و 24 هەشت نمایشیەکەی. ئەم فیلمانە لەلایەن کێوە بەرهەم هاتەوە؟ ئایا دەق ئامادە بووە؟ وەک ئێستا بە جەنابتم وت ئەم کورتە فیلمانە هەیە چەند دانەیەکی چەند ئیشێکیشمان دیکۆمنتاریە، نەخێر دەق نەبووە کە لەگەڵ مامۆستاکانە باسمان کرد. هەر مامۆستای هونەری سنوورەکەی سنووری پەروەردەی شارباژێڕن، مامۆستای هونەرن. مامۆستای هونەر کێشەی مەکتەبەکەی خۆی هێناوە کردوێتی سیناروی بۆ داناوە، دەقێک نەبوو لە دەرەوەی مەکتەبەکەی بهێنێ. بۆ نمونەیەکی لەوانە ئێمە لە قوتابخانەکانی سیتەک ئاوارێکی زۆرمان هەیە، کێکی لە مامۆستایەکانی هونەر هاتووە ئەمەی کردووە بە دیکۆمنتاری کە تەلەبەیەک لە کۆبانێ و لە شنگال و هاتووە کێشەی زمانی کوردی هەیە. ئەمە مامۆستای هونەرمان هاتووە کردوێتی بە دیکۆمنتاری. کورتە فیلمێکی ترمان بۆ نمونە باسی ئەواکە کە خوێنکارمان نەگاتە پۆلیسێ وازە هێنێ ئەبێ بە شوان ناسیم تەوەسە پۆلینۆ با بڵین کە ئەگاتە پۆلینۆ واز ئەهێنێ. ئەمە ئیشێکی ترە. بە خۆشحاڵیەوە خۆشم بەشدارم لە کورتە فیلمێکە کە ئەم ئیشانە کە هەر 13 ئیشەکە هەر 13 کورتە فیلمەکە هەمووی پەروەردەیی. جگە لە بابەتی پەروەردەیی بیرتان لە بابەتەکانی تر نەکردوێتەوانێ بۆ فیلمەکان؟ ئێمە لەم ساڵەیە زیاتر لایەنە پەروەردەیەکەمان هەڵبژاردووە و زۆر ئیشمان لەسەر کردووە. بە خۆشحاڵیەوە مامۆستاکان زۆر ماندوو بوون لەگەڵیا. بە خۆشحاڵیەوە ئیشەکان بەرهەمەکان زۆر باشن. ئێستا هەمووی تەواو بووە، مۆنتاژ و هەموو ئیشە تەواو بووە. ئیشەڵا بەس کاتی نمایشمان ماوە. بەڵێ بۆ تەنیا سنووری شارباژێرتان هەڵبژاردووە بۆ کارکردن؟ ئێمە ئەم ساڵ سنووری پەروەردەی شارباژێرمان هەڵبژاردووە و ئیشەڵا ساڵانی ئایندەیە ئەم پرۆژە گەورەترەکەین. ئەتوانێت مامۆستای هونەر یان مامۆستایانی تر لە پەروەردەکانی ترەوە بەشدار بن لەگەڵمانە فیلمەکانمان بۆ بنێرن، فستیڤالگە گەورەترەکەین. ئەم ساڵ بزانین کێشە و مشکلەکانی ڕێمان چییە. ئیشەڵا ساڵانی ئایندە ئەیکەین لەوانەیە ئیش هەبێت لە هەولێر و دووەکەوە بێ و کاتێمە وەرگین. ئیشەڵا بەرنامەکەمان وایە دەست گیرۆی بکرین، ئیشەکە زۆر گەورەترەکەین. ینی لەوانەیە بکەین بە ئیشێکی کورتە فیلمی هەرێمی، ینی وا گەورەی بکەین بە خۆشحاڵیەوە. سپاس بۆ مامۆستا لەتیف کە ئەمە یەکەم پەروەردەیە لە یەکەم پەروەردەین لە هەرێمی کوردستانە کە بیرمان لە پرۆژێکی وا کرد بێتەوە ئیش لەسەر کورتە فیلم بکەین. هیچ ئامادەکاریە کراوە بۆ ئەم فێستیڤالە کە چۆن بەڕێوە بچێ و ڕۆژەکانی فستیڤال چۆن بێ و فیلمەکان چۆن تایدا نمایش کرێ و ئەو میوانانەی کە بانگیشتی ئەکەن کێبن؟ سپاس بۆ کورساتی ئازیز کە کورسات بە خۆشحاڵی و دەرگای بە ڕوومانە کردوێتەوە کە سپۆنسەرە لە ڕووماڵکردنی. بەڵێ 23 و 24 مانگ میوانە بەڕێزەکان و میوانەکانی کە
پەیوەندیان بە پەروەردەوە هەیە بەڵێ لەوێ ئامادە بن ئینشەڵڵا ڕۆژی یەکەم 6 فیلمان ئەرزەکرێ ڕۆژەکانی تر فیلمەکانی تر ئەرزەکە ڕۆژی دووەم. جگە لەم فستیڤالە ئێوە گۆڤارێکی وەرزیشتان هەیە ئەگەر بکرێت باسێکمان بۆ بکەیت. ئەم گۆڤارەش بە هەمان شێوە بیرۆکەی بەڕێز مامۆسالەتی بووە. ئەم گۆڤارە وەرزی دەرەچێت کە سەر و ئامادەکاری راپۆرتەکان هەمووی مامۆستای سنووری پەروەردەی شارباژێرە بە خۆشحاڵیەوە. پلانتان چییە بۆ قوتابیان کە وانەکانی هونەر بگات بەوانیشۆ حەزیان هەبێت بۆ هونەر لە بواری فیلمدا بێت کە بۆ نمونە قوتابیەکانیش بتوانن فیلم دروستکەن یان بەشدار بن لە فیلمەکانە. بە خۆشحاڵیەوە ئەم سیانزە کورتە فیلمە لەلایەن مامۆستایانی هونەرەوە ئیخراج کراوە هەمووی مامۆستای هونەرن ئەوەی کە ڕۆڵی بینیوە تەلەبەکانی خۆیانە لە مەکتەبەکانە. من لە زۆربەی ئیشەکان لەگەڵ بەڕێز ئەو مامۆستان بەڕێزانەیە چوومەتە لۆکیشنەکانەوە مناڵی زۆر باشمان هەیە مناڵمان هەیە ئایندەیەکی گەشی هەیە بچێتە سینەما بخوێنێ یعنی من چوومەتە لە زۆربەی ئیشەکان لە تەسویرا لەگەڵیانە بووم بەڕاستی مناڵی زۆر بەهرەمەندمانەیە کە ئەکرێ دەژیرۆی بکرێ ئایندەیەکی زۆر گەشی لە چاوەڕوانەکرێ جگە لەوەی کە فستیڤالەکەمان کردووە ئەو خواستەشمانەیە ئەو حەزەشمانەیە کە کۆمەڵی مناڵی بەهرەمەند لە شارباژێر ڕۆ دروستکەین کە ئەکتەرێکی سینەمایی دوا ڕۆژی کوردستان ئینشەڵڵا. پلانتان چییە بۆ کارکردنی داهاتووتان؟ بۆ جەنابتم باس کرد پلانمان ئەوەی ئینشەڵڵا ساڵێکی تر ئەم پرۆژەی فستیڤاڵی کورتە فیلمە بکەین بە شتێکی هەرێمی یعنی لە هەر پەروەردەیەکەوە هەر مامۆستایەکی هونەر کورتە فیلمێکی ئامادە کرد بێتە لای ئێمە بە لیژنەی بە چۆنەڵی بە لیژنەی دادوەری هۆبەی چالاکیە ئەڕوات ئیشەکە پەروەردەی بێ ئێمە قوبوڵ یەکەن ئینشەڵڵا خینە فستیڤاڵەوە ئەمە پرۆژە بەرنامە ئێمە بێ ئینشەڵڵا فستیڤال ساڵێکی تر گەورەترەکەن بەنیازن مخەدەر نەبێ ئینشەڵڵا دەژیرۆی بکرین ئینشەڵڵا ئیشەکە زۆر گەورەترەکەین شتێکی هەرێمیەکەین ئینشەڵڵا ئەگەر دەستگیرۆی بکرین ئینشەڵڵا. بڕیار سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە هێوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس.